لا یەکێک لە گوندەکان لە گوندی یاڵانقۆس لە خوێندنگەی یاڵانقۆس سەرڕای ئەوەی کە ئێستا پشووی هاوی نەبووە بەڵام لەگەڵ ئەودا چەندین خول و چالاکی لەم خوێندنگەیەدا ئەنجام درراوە لەگەڵ ئەوەشدا ئەم خوێندنگێت خاوەنی پرۆگرامی تایبەت بەخۆیەتی چگە لە وانەکانی خوێندن کاپەیڕەوی ئەکات و توانیوەتی بێتە بەیەکێک لە نمونەی خوێندنگە جوانەکان لەسەر سیستمی پەروەردەیی هەبوو ئێمە ئەمڕۆ دەمانەوێت باس لەو پرۆگرامە تایبەتە بکەین باس لەو تایبەتمەندیانە بکەین کە لەم خوێندنگەیە هەیە و لەو چالاکیانە و لەو خولانەی کە لەم خوێندنگەیەدا ئەنجام درراوە بە میوانداری زۆر بەڕێز مامۆستا ئەتا حکمەت بەڕێوەبەری خوێندنگەی یاڵانقۆس مامۆستا سڵاو لێبێت و بەخێر بێت. زۆر سپاس بەڕێستان زۆر سپاس کاکە سەرگۆشیان خۆشیتان لێکین سپاس بۆ ئەوەی کە مادوونە ناسانە لە کاتی پشوەکەشدا ئەرکێکەکەتان خستۆتە شەشانی خۆتان ڕاستە لەوانەیە زۆر کاتێمە لە نێو خوێندنگاکانە لە نێو شارەکانە دەرفەتی زۆر باشترە بێ بەڵام ئێوە لە شوێنە دوورە دەستەکانی شاگرد کەمترین خزمەت گوزاریشتان لە بەردەسابێ بەڵام لەسەر ئەرکیشانی خۆتان و مامۆستا بەڕێزەکانیش توانیتانە ئەم هەوڵە تڕکەنەوە جابار سەرەتاش بزین ئەم پشووە ئێوە چیتان کرد بۆ خوێندکاران. زۆر سپاس بۆ بەڕێستان سپاس بۆ کورساتی عزیز لە ڕاستیدا وەکو خۆت فەرموود لادیەکان بێبەشن لە هەندێک قوتابیەکان بێبەشن ئێمەم هاوینە دەورێکمان بۆ قوتابیەکان کردەوە کە دەورەکە هەم وەشیاری بوو هەم زانستی بوو هەم پیشەیی بوو هەم بۆ چێژبەخشین بوو جیاوازی دەورەکەی ئێمە لەگەڵ دەورەکانی ترا بەڕاستی قوتابیەکانی خۆمانیشە لە خاڵە گرنگەکان قوتابیەکانی خۆمان بوون بە مامۆستا ئەمە بۆ ئێمە زۆر جێ خۆشحاڵی بوو کە دەورەکەیان بەڕێوە برد لەگەڵ یەکێک لە دایکی قوتابیەکان کە مەرجی سەرشیە کە بەشداری پێکردنی کۆمەلگا ئەو بەشداری ئەکرد لەگەڵمان وەکو مامۆستایە کە دەورەکەی بەڕێوە ئەبرد خولەکە بێ بەرامبەر بوو مامۆستاکانیش خۆبەخشانە دەورەکەیانەوتەوە جیاوازیشی تر هەلێکمان ڕەخساندە بوو بۆ ئەو کەسانە کە حەزیان لە فێربوونە بێن بەشداری بکەن ینی بێن حەزکەن بەشدار بن لەوانە پێکاتی بوو لە هۆشیاری تەندروستی یەکێک لە قوتابیەکانمان لە پەیمانگا وەرگیراوە و کاتوو بوو لێ مامۆستا بۆ هۆشیاری تەندروستی بە قوتابیەکانەوت بۆ نمونە قوتابیەک لوتی ببژێ لە قوتابخانە دەستی بڕینار بێ بکەوێت ئەو فریاگوزاریە تەندروستیانە چییە فێر ببێت بە عەمەلی کارەکەیانە کرد خاڵێکی ترکە لە دەرەوەی بڵین قوتابخانەشەگەر بۆ نمونە خۆتەزانی گوندە و مار و پشکۆوانە هەیە ئەگەر مارێک دوو پشکێک کەسێک بیا بە کەسێکەوە ئەم مناڵە هۆشیاری ئەوە بێ فریاکەوتی تەندروستی خێرا چی بکات چی بۆ بکات و ئەگەر بۆشی چارە سەر نەکرا پەیوەندی بە ژمارە چەنەوە بکات ئەمانە زۆر گرنگن خاڵێکی تر زانستی کۆمپیوتەر و زانستی زمان بەس جیاواز لە وانەکانی خوێندن یعنی بە هەموو شتەکان جیاواز بوو شوێ ناکرێتەوە لە کاتی خوێندنە نووسین و خوێندن وانە هەبێ و لە دەورەکانیش هەمانش دووبارە بکەیتەوە بۆ ئەمە ئێمە کۆمپیوتەرمان بۆ دابین کرابوو لە ڕێگای ئەوەی کە قوتابخانەکەمان گەشتۆتە ئاسێکی باش کۆنتاکیان بۆ دروستکردوین لەگەڵ لە ڕێی مامۆستا میقداد هەیە لە نەرویجەوە لەوێ دەستەخوشێک بۆ قوتابخانەی یاڵانقۆس دروست کراوە لەوێ چەند لاپتۆپێکیان بۆ ناردوینە تو ئێمە لێرە زانستی کۆمپیوتەرمان بە قوتابیەکانە وت و لەگەڵ یەکێکە لە قوتابیەکانمان هەر لە بەشی ئینگلیزی وەرگیراوە ئەو فێری زمانی ئینگلیزی یەکردن ئەمە لە بواری زانستی کۆمپیوتەر و زمانە لە بوارە پیشەیەکانە ئەو دایشی قوتابیە کە لە قوتابخانەکەیە بوو خەیاتێکی زۆر باشە و لە خێزانەکانیش و قوتابیەکانی خۆشمان ئەوانەی کە حەزیان کردایە دەورێکی خەیاتی بۆ قوتابیەکان کردبووە فێری خەیاتیەکردن فێری دورومانیەکردن دوای فێری هەلێکی کاریژە بوون ئەگەر بیان ویستایە لە داهاتوودا گەر خوێندن تەواوکەن ئەگەر لە کەرتی گشتی و لە کەرتی حکومەتە ئەگەر مەجالیش نەبێ خۆیان بتوانن خاوەنی کارێکی سەربەخۆی خۆیان من بتوانن ئیشی تیا بکەن دەپاڵ ئەوەشە جیاوازی خولەکەی ئێمە ئەو داشی قوتابیە خواردنی چۆنیتی خواردن ئامادەکردن بە تایبەتی خواردنی تەندروست و خواردنە کوردەواریەکان بۆ نمونە قەرەخەرمان بێت یان شیر و هێلکە و شۆربا ئەوانەی کە تەندروستن قوتابیەکان دوورکەون و لە خواردنە ناتەندروستیەکان خۆ دەزانی خواردنی تەندروست هەم کاریگەری هەیە بۆ مێشک هەم بۆ جەستە هەم بۆ دەرونیان دوورکەونەوە لەوانە یەکێکە لە تەوەریشێکە کە کیشمان لەسەرکرد سەرچاکردن بوو بۆ قوتابیانەی کە مانەوێت فێری سەرچاکردن بن ئەویش فێری ئیشێک ببێت و پیشێک ببێت کە لە دوا ڕۆژدا کاری لەسەر بکە و ئیشی لەسەر بکات ئەمە بەکوی گشتی ئەم هاوینە کە دەورەکەمان کردەوە بەکوی گشتی کارمان لەسەر کرد زۆر باشە لەگەڵەوەی کە ئێوە وانەکانی خوێنیتان وەکو سیستمی پەروەردەیی وایە بەڵام خاوەنی پرۆگرامێکی تایبەت بە خۆتانن بۆ خوێندنگەکەتان ئەگە پێم مامڵێ ئەو پرۆگرامە تایبەتە چیە کە ئێوە پەیڕەوی ئەکەن
ئێمە لە پاڵ ئەوانانی کە بۆمان دیاری کراوەکو سیستەمی قوتابخانەکان هەروو هەموو قوتابخانەکانی تر لە ڕاستیدا سیستەمی خوێندنی ئێمە کۆمەڵێک کلێن و بۆشایی تیا هەیە بەڕاوێشکردن لەگەڵ کەسانی پسپۆر و شارەزا و توێژینەوە و لێکۆڵینەوەکان و ئەزمموی خۆمان لە بواری پەروەردەیە پرۆگرامێکی گشتگیر و فراوانمان بۆ قوتابخانەکە داناوە لە کۆمەڵێک تۆر خۆی بینێت ئێمە چی بکەین تاشیشی تەندروستمان هەبێت ینی بۆ نمونە کۆمەڵێک ئیشمان کردو لە بواری تەندروستی قوتابیەکان لە قوتابخانەکە ئێمە دانیانە شۆن دەستیانە شۆن پێڵاوە گۆڕن ئەو کۆمەڵێک کاری ئەومان کردو بە عملی کارەکانەکەن تەوەریشی تر لە بواری ژینگیا ئیشمان کردووە پۆلەکانمان شێوازی گۆڕینی پۆلەکان جیاوازە لەگەڵ ئەوانی ترا چی بکەین بەهاکانیان تیا بچێنین چی بکەین ئەمان بەخشندە بن بەرپرسیار بن ئەوانە و چی بکەین دەرونێکی ئارامیان هەبێت لە قوتابخانە ژوورێکمان هەیە ڕووکو ئێوە ژووری ڕاگەیاندن سنتەری ڕووداوەکانمان هەیە کۆمەڵێکە دوای پێتان خۆش و وردەکاریەکانتان بباسێت زۆر باشە مامۆستا لەگەڵەوەی کە بەڕێستان ئاماژەتان بۆ خاڵ لەمانەژە بینین کە لە وێنەکانە خوێندنگاکەتان چەند شێوازێکی جوانتری لە خۆگرتۆ چکە زای خوێنکار لە سەتایی ڕنگ و شت زۆر ڕایە کێشێ پۆلەکان لەوەی کە کۆمەڵێ پۆستەر و کۆمەڵێ لەو بابەتانی کە هەڵواستراوە پەیوەست بێ بەوانەکانی و وە زیاتر بەرکەوتنی هەبێ لەگەڵ ئەوانانەیە بەپی پێویست مامۆستای باش لەبەردەم تایە کە بتوانێ ئەم ئەرکانە بەدەر لە سیستەمە خوێندنەکە ئەم ئەرکانە زیێ بکا بۆوانەکەی بۆی کە بتوانێت بە شوازێکی باش مناڵەکە خۆشەویست کاوانەکان لەلای زۆر ڕاستە بەڕاستی ئەگەر تۆ بتێ قوتابخانە پێشکەوێ لە ڕێی مامۆستاوە پێشەکەوێت پرسیارێکی زۆر بەجێە خۆشبەختانە مامۆستاکانمان زۆر بەتوانان بەو پیکە دەمێکە ئێمە کار لەسەر ئەم سیستەماکەین ماوەی 8 ساڵ زیاترە بێ و مامۆستاکانیشمان دوانسیانیشان ماوەی 18 ساڵە لەوێ خزمەت دەکەن و مامۆستامان هەیە دوای 10 ساڵ گەڕاوەتەوە بۆ قوتابخانەکە ئەوانەی کە تازەشیان بۆ لامان تیانە گەێنین وەکو سیمینار و کۆبوونەوە و گفت و گۆکردن و شێوازەکانیان پێڵین وردەشکاریان لەگەڵەکەن یان یەکسەری هەموو ئەو پەیامە ناینە دەست ئەو مامۆستانە بۆی کە ئەو پەیامانەیان تیا بچێنین چونکە بەڕاستی قورسە کاریشی گشتگیر و بە کۆمەڵەکرێ کارێکە بەتیمەکرێ بە تاکە کەس ناکرێ بەڕاستی زۆر باشە وەک لەوێنەکانی شایبین ئێوە هەوڵتان داوە ئەو کەلوپەلانەی کە دووبارە بەکار هاتوون دووبارە بەکاریان بهێننەوە تا چەند هەوڵتان داوە ئەمانە بخەنە نێو دڵی خوێندکارەکانەوە بۆی ئەم پلاستیکوشان دووبارە نەخەنەوە ژینگە دووبارە بەکاریان بهێننەوە لە ڕاستیدا ئێمە چی بکەین تاکێکی ژینگە دۆستمان بۆ بەرهەم بێنێت پرسیارەکە لێرەوە دەست پێەکە ئێمە کارمان کردووە بڵین هەر قوتابیەک دارزیتونێکی خۆی هەیە خۆی ئاوێیە ئەم مناڵێکە گەورە بوو عفو مناڵەکە گەورە بوو سبێنێکە چوە سەیرانگەیان شوێنێک لە قەتکە ناشکێنێتەوە چونکە خۆی لە قوتابخانە چونکە دارەکەی خزمەت کردووە و بەخێوی کردووە ئەزانێک گەورەکردنی دارێت چەند گرنگە ئەلێر و هەسی بەرپرسیارەتی تیاچێنین دواتر هەر قوتابیە گوڵی خۆی هەیە ئەمە بەشێکە لە بۆی کە تاکێکی ژینگە دۆست دەرچێت دواتر فیری ڕیسایکلینیانەکەین ئەزانی زۆر گرنگە قوتابیەکان فێر ببن ئەو کەلوپەلانی کە بەکاری هێنن فڕینێنە ژینگە پیس ببێ بۆ نمونە ئێمە میوە ئەخۆین مۆزە خۆین تۆکەکەی چی لێ بکەین هەر قوتابێک مامۆستایەخینە ژێر دارەکەی خۆمانەوە ئەها ینی فڕی نادەین یان وەرزشەکەین تۆپەکەمانە تەقی چی لێ بکەین ئەلوێ ئێمە گوڵێکی تیا ئەڕوێنین من جارێکی شەر باسم کردو پێم خۆشە لێرەیە بۆتان دووبارە کەم و یەک دوو بەسەر هاتەیە بۆ منە قوتابیەکمان شوانە بێت لەگەڵ باوشە شوانە بێت لەوێ خواردن وشتە بن بۆ دەشتە لە ڕۆژێکی بشووە لەوێ چوالە و بەڕوشتی پێبێ لە خواردنەکەیە بەدایکی وتی بوو بۆم پێشەرەوە لەو چیایە بیڕوێنن چکە لە قوتابخانە باسمان کرده بوو لەوێ کاریگەریەکەی کردووە سەر و کە لەوێ بیڕوێنێت ئەمانە زۆر گرنگن ئیشی لەسەر بکرێت جا ئەوە جگە لەوەی کە قوتابیشی ترمان شوان ئەبێت لای بەرخەلە بێت داشی کە خواردنی بۆ ئاماداکە لەوێ کاغەزەکە فرێ نایە کاتە ناو جانتاکەی هێنێتەوە کە هێنێتەوە لە قوتاب بڵی بۆ ماڵ و دایکە لەوە بۆ فرێنەوە ئەڵێگە فڕی ئەم ژینگە پیسە بێ و بەرخەکانیش ئەیخۆن قوتابەکەی سا لە مەرحەلە چوارە ژیری ناوە داشی هات بۆ قوتابخانە بۆی باسکردین ئێمە زۆر بەڕاستی خۆشحاڵ بووین اینجا لە ڕێگەی وێنە وەکو کاکە سەرکۆش هەرباسی کە لە ڕێگەی وێنەوە زۆر گرنگە ئێمە وێنەیەکی پیشانین ژینگە پارێزێک پیشانین کە هەڵ نەویوە تۆ کاغەزێک هەڵەگرێت تۆ ئەو شتێک کە فڕی ئەبێ کەسێک ئاواین کات ینی وێنە خۆتان ئەزانن زۆر گرنگە و وێنەی سەر دیوارەکانمان هەر بە هەمان شێوە کێشاوە کە مناڵێک شتە کاتە ناو سەبەتەی خۆڵەوە مناڵێکی تر دارێک ئاوەدات بۆی کە تاکێکی ژینگە دۆستمان بۆ بەرهەم بێنێت بەڕاستی سا خۆتان ئەزانن ژینگە تەوەرێکی سەرەکیە لە کۆمەڵگای ئێمەیە ئەبێ لە قوتابخانەکانی شۆ دەست پێ بکەین کە بۆی کە تاکێکی ژینگە ئەمە جگە لەوەی کە
لە بواری باڵندەکانە هەر قوتابیەک ئەگە لەوێنەکانە میریمان لەسەر هەر قوتابیەک هێلانەی خۆی بە هەر قوتابیەک هێلانەمان بۆ داناوە و لە خواری شۆدانخۆر و ئەو خۆرمان بۆ داناون باڵندەکان ئەچن ینی بەیانیان کە تۆ ئەچی بۆ دەوام و لە کاتێک لە قوتابخانە ئامادابی ئەو باڵندانە ئەخوێنن جێوێکی خۆشی یاوە بە قوتابخانەکە ئەلێرە شۆفێری پاراستنی سروشت و ژینگە و ئاژەڵ و باڵندەکان ئەبن ئەوە بە وردی کارمان لەسەر کردووە زۆر باشە هەموو ئەم کارانەی کەن بێگومان بۆ خزمەتی ئەو گوندە بۆ مناڵی ئەو گوندەیە خەڵکی گوندەکە بۆ ئێوە چۆنن تا بۆ نموناڵین پێداویستیەکان لە ڕێی حکوومەتەوە گەداوایکەی تۆزێکەکەمە بە پێ ڕاستە تۆی لە توانات تا پێوەکو بەڕێوەبەرە توانی بیخێتە بەدەست بەڵام لەوانەیە کۆمەڵە پێداویستیکا بێ گوندەکە خۆیان حەز کرد کاڵە بۆ مناڵەکەمانە ئایا بەڕووی ئێوە کراون بۆ پێداویستیانە لە ڕاستیدا خەڵکی گوندەکە زۆر هاوکارن ئەگەر هاوکاری ئەوان نەبێ مەرج نییە کاکە سەرکۆ هەندێک جار ئێمە هەربی بەسینەوە بە مادا هەر کە هاوکارمان بن کە لەگەڵ قوتابیەکان ئەم بەهانیان تیا بشێنین ئەمە زۆر گرنگە ینی ئەوان زۆر هاوکارمانن زۆر پاڵپشتمانن تەنانەت خۆشبەختانە کاریگەری ئەم کارانێکی ئێمە کردومانە نەک ئەوەی کە خەڵکی گوندەکە خەڵکی دەروی گوندەکە شاوکار و پاڵپشتمانە ینی زۆر کاریگەری بووە یەشێکە لەوانەی کە بەوەی ئەو کارانی کە کردومانە ئەزانی کاکە سەرکۆ ئێسامە 5 خوێندکارمان و پۆلێکمان و 5 خوێندکارمان لە 3 خێزانی جیاوازەوە لە قوتابخانەی ئاهلیش و حکمیشەوە لە سنووری پارێزگای سلێمانی و هاتوونەتە گوندەکەی ئێمە خوێنن ئەزانی کاکە سەرکۆ بە بۆنەی ئەوەی کە قوتابخانەکە ئەو پرۆگرامە جێبەجێ ئەکات توانی ومانە 2 خێزان قەنەعەتیان بە قوتابخانەکە کردووە هاتوون لەوێ هاتوونەتەوە بۆ دیەکەمان ئاوادان کراوەتەوە خۆشبەختانە ئەوە کۆمەڵی کار و چالاشی هەیە بە بۆنەی ئەوە ئێستا هەمووی تەنانەت نەک بڵم خێزانەکان تەنانەت بەڕێوەبەرێتی پەروەردەی دوکان بەڕێز مامۆستا مەهاباد مامۆستا دڵشاد ئەوانە هەمووی هاوکارن ئەیانوێ ئەم پرۆگرامی ئێمە هەمانە گشتاندنی بۆ بکرێ بۆ هەموو کوردستان تەنانەت پار مامۆستا دڵشاد تۆزە لاژێم لەهینەکە مەبەستمەوەی پرۆگرامەکەیە بڕێوبەری هەموو پەروەردەکانی کۆ کردەوە هەر بە شارباژێر و چەمچەماڵ و سێسایەق و شارباژێر و پێنجوێن و پەروەردەی ڕۆژهەڵات و پەروەردەی ڕۆژئاوا و قەراغ تامان بە خۆشحاڵی و بە سوپاسەوە بۆ ئەوانەوانە هەمووی کەسانی جێی شانازی منیش و بەڕێز مامۆستا ماباتیشن هاتن هایەکی دووسێ مدیران لەگەڵا بوو کە ئەم بەرنامە و پرۆگرامانە بیبەنەوە بۆ شوێنەکانی خۆیان ئێمە کاری بەتیمە هەمومان بێکۆ جوانین هەمومان بێکۆ توانین کار بکەین و پەروەردە سەر بخەین بەڕاست زۆر باشە کاتەوە پێی هەڵسەنگاندنی پەروەردە قوتابخانەکەتان لێستا دەرێت سەر چ ئاستێکە لە ڕاستیدا ئێستا پرۆژەیەکی وەزارەتی پەروەردە جێبەجێیەکە لەسەر قوتابخانەکان 4 ئاستا ئاستی 1 و 2 3 و 4 بەرزترین ئاستی 4 بە سوپاس و خۆشحاڵیەوە بڵین بۆ کەسانی کە هەمووی هاوکار بن قوتابخانەکەمان لە ئاستی 4دایە زۆر باشە بەشداریکردنی خوێندکارەکان لە فستیڤاڵی ساڵانەیە بۆی مەبەستمەوەی مامۆسای هونەر و مامۆسای وەرزش بە پێی پێویست کە و هەموو پێداویستی باشە هەبێ لە خوێندنگاکەیە خۆ ئامادەکردنی خوێندکاران هەیە بۆ فستیڤاڵ لە ڕاستیدا هەر قوتابخانەکەی ئێمە کاکە سەرکۆ چونکی ئەمە لە لادێژین زۆربەی جار ڕەنگە نتوانی بۆ فیسیفاڵەکان و پێویست بێ بەس بەردەوام هەر قوتابخانەکە بۆ خۆی فیسیفاڵە بەردەوام سەردانی میوانەکان سەردانمانەکەن ینی شتەکەم تۆزێ پێچەوانە کردو تۆ لە باتی ئێمە شتەکانمان بەرینە دەرێ شتەکان ئەوە سوپاس بۆ ئەو ستافانی کە لەگەڵمان ئەوە شتەکان جوانن خەڵکی تریان سێری قوتابخانەکەی ئێمە ئەکەن و دە بەردەوام ئەو فیسیفاڵە ئەکەن تەبەن ئەمە کاریشی بەتیم ئەگەر قوتابیەکان ئەگەر هاوکار نەبن و مامۆستاکان هاوکار نەبن هەرچەنە ئێمە مامۆستای هونەر و وەرزشیشمان نییە بەڵام بەخوام خۆری و دڵسۆزیمان و پیش بەو کەسانە ئەبەستین کە لە بوارەکە ئیشەکەن بۆ نمونە ئێمە لە بواری هونەرە ئیشکین مامۆستا مۆفەق لەهۆنی هاتووە ئەو ڕێنمایی کردوین خێزانەکەی هاتووە لە بواری وێنەکێشانە هاوکاری کردوین هەموو کارەکانی تریش پیش بە کەسانی پسپۆر و تایبەتمەند دەبەستین بۆی کە سەرکەوتوو بین لە بوارەکەدا زۆر باشە لەگەڵی کێسێمە لە دنیایکی سەردەمیانە ئەژین بەڵام تا چەند هەوڵتان داوە لایەنە کولتوری و نێرتێکەش لە نێو خوێندکارەکاندا بهێڵنەوە لە ڕاستیدا بەشێکی زۆر گرنگمان تایبەت کردووە بە لایەنە کولتور و فۆلکلۆر ئەوانە و هەر شوێنێکمان دابین کردووە هەموو ئەو کەلەوپە لە فۆلکلۆریانەی لێیە و هەموو ئەوانی کە پێویستن بۆی کە قوتابیەکان بزانن باو باپیرانی ئێمە و نەتەوەی ئێمە چی کردووە چۆن هاتووە ئەمانەمان هەمووی گرنگی زۆر پێداوە ئەوە جگەل لەوەی سەر جەمیاریە کوردەواریەکان جاری وە ئێسامە بەتایبەتی کێ لە خاڵە گرنگەکان ئەوەی کە تۆ دەورەی ئەکەیت و بووی مناڵ دوورکەوێتەوە لە یاری ئایپاد و مۆبایل و ئەمانەوە خەوی تەندروست بێ خواردنی تەندروست بێ ئێمە لەمەیە زۆر گرنگیمان یاوە بە یاری کوردەواریەکان خەتخەتێن و پەتپەتێن و سێڕسکێن و ئیتر ئەو یاریانەی هەڵماقۆ ئەوانە هەر هەمووی بە عەمەلی ئەیکن لەگەڵ قوتابیەکانە بووی کە ئێستا تۆ کە بە قوتابیەکە ئەڵی ئایپاد مەکەیان یاری بە مۆبایل و شتمەکە ئەی چی بکات یعنی بەڕاستی تۆ ئەبێ ئەمانە زیندوو بکەیتەوە لە پاڵ ئەوەیە
ئەو کارانەمان کردو جگەلەوەی وەکو باسیشم کرد خواردنە تەندروستیەکان کە بەشێکە لە فۆلکلۆر. بەڵێ لە وێنەکانە بینیمان چەند لاپتۆپێک لە بەردەم خوێندکارەکانە بوو ئەمە بۆ فێرکردنی سەرەتای دەست پێکردنی کۆمپیوتەرە بۆ خوێندکار یاخو قۆناغێکی تایبەتان دیاری کردووە کە لەسرم لاپتۆپانایشکە چکە لەوانێ بۆ پۆل 1 و 2 تۆزە قورس بێت ڕاستە بەڵامی تر توانین لە 5 و 6 کار لەسەرم بابەتە بکەیت ئێوە چۆن کەسی دانیان مامۆسایەکی پسپۆرت دانیشتووە ئەم مناڵانە فێری قۆناغە سەرەتایەکانیان بکات. لە ڕاستی داکا کە سەرکۆک و باسم کە مامۆستا میقدار لە وڵاتی نەرویجەوەی نردوینێتەوە ینی دەستە خوشکی بۆ قوتابخانەکە دروست کردووە ئەو کۆمپیوتەرانە و لاپتۆپانە مامۆستای کۆمپیوتەرمان هەیە سەرەتا فێریانەکەی چۆن هەڵیکەن چۆن بەکاری بێنن وەر چۆنە ئەوە وردە ینی بە تایبەتی بۆ قۆناغی وەکو خۆت فەرمووت بازنەی دووەم قۆناغی 4 و 5 و 6 ئەوان ئەتوانن وەری بگرن ئەوانی کەش سێریەکەن بەکاری هێنن بڵێن دەستکاری ئەەکەن ئەوە نییە لە بڵێنی نەبێت بەس بۆ بەکردەی لە قوتابخانەکە یکەین بۆ قۆناغی بەکاری ئەهێنی چی خۆ دەزانی کۆمپیوتەر زۆر گرنگە و بە تایبەتیش ئێستا تۆ لە دیەکاربیکی ئەمە قوتابخانەکە ئەکاتە ئاسێکی بەرزتر و لە ڕووی زانستیەوە زۆر باشە. تا چەند پێویستە ئەم پرۆگرامێک کە ئێوە جێبەجێەکەن لە خوێندگاکانی تریشدا ئەم پرۆگرامە جێبەجێ بکرێت و پەیڕۆ بکرێت. بەڕاستی زۆر گرنگە جێبەجێ بکرێ و پەیڕۆ بکرێ خۆشبەختانە چوشیە ئێستا ئەنجامەکەی دەرکەوتووە ینی تۆ کە کارێک ئەەکەی ئەمە گرنگ نییە کە کارەکە ئەەکەی ئینگلیس قسێکی جوانی هەیە ئەڵێ ئەنجام شەرتە لە ڕووی زانستیەوە لە ڕووی تەندروستیەوە لە ڕووی ژینگیەوە ئەنجامی کارەکان دەرکەوتووە وەکو باسیشم کە خۆشبەختانە ئێستا کەسانی بڵین بەپرسانی پەروەردە گەشتونەتەوە ئاسی کە ئەزانن ئەمە گرنگە چونکێ بووە لەبەرەوەی کە کارەکان خۆماڵین بەشتی سادە و ساکارن ئەمە سیستەمی وڵاتێک نییە تۆ بینی لە سوید نەرویج نەگونجێ لێرە و بەریەکەوتن دروست ببێ هەرچەنە زانستی تازی تایە قوتابخانەکانمان قوتابخان بڵین پۆلەکانمان و مامۆستاکانوانە بەڵام زۆر گرنگە بەڕاستی ساڵانە چەنەها مامۆستا و قوتابی لە قوتابخانەکان لە ڕۆژهەڵات ڕۆژاوە شارباژێر دووکان پیرەمەگرونیە سەردانی قوتابخانەکە ئەکەن و دووبارەیەکەنەوە ئەو جگەن بەدەستخۆشی ئێوە کە ئێوە یەکەم تەلەڤیزۆن من کورسات 2017 هاتن راپۆرتان لەسەر کرد ئەلەوە تا ئێستا کاردانەوەی زۆر باشی بووە تەنانەت وەزیر هاتووەتە سەرخەت بڵین بەسوپاسەوە دکتۆر هەواڵەوە بەکرد بڵین بەسوپاسە ئەوان هاتوونەتە سەرخەت هەموو ئەزانن ئەم کارانە لە نزیکەوە بینیوانە ئەزانن کە کارەکان گرنگن و بەشتی سادە و ساکار کراوە هەمووی هەوری ئەوە ئەیان ئەم کارانە گشتاندنی پێ بکری و بڵاو بکرێتەوە لە ناوەندەکانی خوێندنە لەگەڵ هەموو ئەو سەردانیکردانەیە کە بە شێوەیەک ئاو بۆتە جێی سەرنج و بۆتە بەشێکی گرنگ لە پەروەردەیە تۆکو بەڕێوەبەری و قوتابخانەیە چ شتێکتان هەیە کەم و کوڕی هەبێ کە داوا بکەی بۆتان زیاتر پڕ بکەنەوە بۆتان زیاتر دابینکەن بۆی ئێوە بتوانن باشتر کاری لەسەرکەن بۆ خوێندکارەکانتان. وڵی لە ڕاستی داکاکە سەرکۆژیان هەر پاڵپشتی پرۆژەکەمان بکەم بۆ ئێمە زۆر مهمە ینی ئەمە گەورەترین شت بەلای منەوە ئەوەیە بەڕاستی ئێستا من زۆر پشتم نەبەستوە بۆی کە پەیامەکە بگاوە قوتابخانەکانی کە دووبارەکەنەوە زۆر جارێمای بەسینەوەی بۆی کە بۆنی وایتبۆردێکی زیرەک بێنی یان شتێکی زیرەک بێنی بایستی چل وەرەقە بێ ئێستا من ئەگە داواکاری شتێ بکەم مەسەڵەن قوتابخانەکانی کە ئەڵەن ئەوە تا تۆ شتەی بۆ دابین کراوە بۆیە سەرکەوتووە من دایمە سوودم لە کەلوپەلە لە کارکەوت و بێکەڵکەکان وەرگرتووە تاکو شتێکی سادە و ساکار تاکو پەیامەکە بە باشتر بگات نەگەوەی کە ئێمە بین داواکاریی زۆر قورس بکەین ئەوانیش دابینی ناکەن و وەزی مادی خۆت ئەزانی تۆوانە چۆنە هەرچەنە تا ئێستا داوای هەرچێکمان کرد بێ بە سوپاسەوە دەستیانە ناوە بە ڕوومان و هاوکارمان ئامادەکاریەکان بۆ ساڵی خوێندن وەکو خوێندنگاکەی خۆتان وەکو بەڕێوەبەرێک چۆن پێشوازی لە خوێندنەکانەوە بسا لە ڕاستیدا وڵاهی ئەبێ هەم لەگەڵ خێزانەکان و هەم لەگەڵ مامۆستاکانە کۆبوونەوە بکەین و دەست پێ بکەین بۆی کە قوتابیەکان خۆشبەختانە و قوتابخانەکەی خۆمان بچکوێ بەردەوامون لە ڕێی دەورەکەەوە هەم تەنزیمی خواردن و خە و دوورکەوتنەوە لە یاریەکان ئەوە بۆ خۆی زۆر باشە بەڵام بەگشتی ئەبێ لەگەڵ خێزانەکانە ئەبێ و هۆشیاریان هەبێ ئامادەکاریکی تازە بکرێت بۆی کە قوتابیەکان ئامادە بن بۆ سەرەتای ساڵی وە قوتابیەکانیان لە قوتابیەکان خوێندن خۆشەویست کرێ جانتا و کەلوپەل و پێداویستەکانیان بۆ دابین کرێ بۆیان بکڕێ و مامۆستاکانیش بە هەمان شێوە ئامادەکاری بکەن لە ڕووی پێشوازی بە تایبەتی قۆناغی یەک و بە پۆلی یەک کە چۆن پێشوازیان لێ بکەن لە ڕێگەی هەندێک خواردنی سادە و ساکار و کەلوپەل و پێداویستی و ئاهەنگێکی خنجیلانە و ئەمانەی ترە بێ بە پلان و بە بەرنامە ڕێک بخرێ چونکە بەڕاستی زۆر گرنگە سەرەتای دەوام تۆ هەرسیری کە ئێمەکە گەورەش کاچیتە ماڵێکەوە ئەگەر بزانی بە خێراتنەکەی نوعەکە جارێکی کە ناچیتەوە شوێنە ئەمەش بەڕاستی زۆر گرنگە بۆی کە خۆشەویست ببێ لە لای قوتابیەکانە بێ زۆر گرنگی ببرێ بە سەرەتای ساڵی خوێندن سەر باشە دەگەڵی کە ئێستا پشووی هاوی نەبوو ئێوە خولەکانتان هەبوو بەڵام لەگەڵ دەستپێکردنەوەی خوێندنی شار لە کاتی خوێندنەکەشدا هەموو ئەو پرۆگرامانە جێبەجێ ئەکرێت
بۆ پاڵپشتی پرۆگرامەکەمان هەر ئەم دەورێ پاڵپشتی پرۆگرامەکەمانە ینی ئەگەر ئەوەی کە لە کاتی خوێندنا بۆمان جێبەجێ نەکرا لەم کاتەیە جێبەجێەکەین ئەوانی تریشی بە تیم کارەکەین ینی کارەکانمان دابش کردو هەم بەسەر مامۆستاکان هەم بەسەر قوتابیەکان هەم بەسەر لیژنەکانە بۆ نمونە ئێستا هەر قوتابێک فڵچۆماچوونی خۆی هەیە مامۆسای زانست بەرپرسە لەوەی کە ئەم قوتابیە چۆن دەمودانی ئەشوادوە چۆن ڕۆژانە چۆن سەرپەرشتی ئەکات بۆ نمونە ئێمە لە باتیەوەی کە ڕسکردنی بەیانیانمان نییە قوتابیەکانی نۆکی قوتابێک نینۆشی کردو نینۆشی نەکردو مامۆسای زانست بەرپرسە لەوەی کە بە گفتوگۆ بە ڕاوێژ چی ئەبێتە هۆی ئەوەی کە نینۆکمان بکەین نەخۆشی ئەوانە نینۆکردن ئەوها بە تیمیان بۆ نمونە لیژنەی کتێبخانەکەمان سەرپەرشتی کتێبخانەکە ئەکا هەفتەی جارێک کتێب یا بە قوتابیەکان ئەگەر بچکە لە کاتەکانی تاقیکردنەوەوانە بۆ نمونە ساڵێکە 6 جاریاناتی 6 کەرە 6 36 جارەکە ئەوە وردە بە بەرنامە و پرۆگرام و ئەگەر زانستێکیشمان ویست بینی نە قوتابخانە پیش بۆ کەسانە ئەبەستین کە پسپۆرن و وەکو بڵین لە بواری یاسایە کار بکەین بۆ نمونە حاکم ڕزگار بە خۆشحاڵی و هاتووە ئەویان پزیشکێک هاتووە یان پزیشکی ڤێتەنەری هاتووە دەستان خۆش بێ سپاس بۆەوە بە هیوای سەرکەوتن بە هیوای بەردەوامبوون بە هیوای ئەوەی کە هەمیشە چۆن توانیتانە قوتابخانەکە جوان بکەن بۆ هەموو تایبەتمەندیانەوە بتوانن زیاتر هەوڵی لەگەڵا بن و بوونەتە نمونەیەکی وادارین چاوتان لێ بکرێ و زیاتر خزمەت بە خوێندکاران دەستان خۆش بێ هەر سەرکەوتوو بن دەستان خۆش بێ